باسم بخۆشەویستەکانم ئەگەر بێت والله لێرە بەو دواوە نەگەڕێینەوە بۆ سەر ئاینەکەمان ئاین نەگەڕێنەوە ناو دەروونەکانمان سەرزمان و بنزمانمان گوێچکە و چاوەکانمان شەو و ڕۆژمان زیکر و یادی خوای گەورە نەبێت بە تەمای ئارامی دەرونی مەبە والله منداڵەکانمان پەروەردە نەکەین لەسەر ئاینی ئیسلام بە تەمای منداڵەکانت مەبە والله مافی ئافرەت نەزانین بە تەمای خۆشبەختی ژن و مێرد مەبە مافی پیاو نەزانین بە تەمای ژن و مێردایەتی مەبە بەتەم شریعەت نەگەڕێنەوە ناو کۆمەڵگا و ناو پەیوەندی کۆمەڵایەتەکان بە تەمای پیری مەبە ڕێزت لێ بگیرێت بە تەمای ئەوە مەبە ڕاوێژت پێ بکرێت کەواتە ئەم شتانە دەسەدەین لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و هەوڵ نەدەین ئەم ئیسلامەتیە نەگەڕێنەوە نێو کۆمەڵگا نێو یاسا و حکومەت والله بە تەمای معاشێکی بێ ڕیبا مەبە بە تەمای کەمبوونەوەی زینا و بەدڕەوشتی و خراپەکاری و تێکچوونی خێزان و زۆربوونی تەلاق و زۆربوونی لە باربردن و کەمبوونەوەی لە دایک بوون و بە ئەوانە ڕەچاومەکە بۆ چونکە ئیسلام لە پەیوەندی ژن و مێردێکە دەست پێکات هەتا پەیوەندی دوو دەوڵەتە دوو قاڕەیە کۆتایی پێدێت تەنها ئەوە نییە وەڵا من نوێژەکەم بەڵکو ئەبێت هەموو ژیانمان بۆ ئیسلامەتی بێت بۆی خوای گەورەکە بە پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سڵات وسەلام قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين بڵێ من نوێژەکانم قوربانیەکانم وەژیانم هەمووی ومردنیشم هەمووی لە پێناوی خوای گەورەی تەبارەکە وتەعالە گەر وا بووین ئاگادار بە پیریشمان خۆشە بێت وەکو ئەو پیرەی کە لە سەرەتادا باسم کرد کە وتی شانازی ئەەکەم دڵم زۆر خۆشە بۆی کە ڕیشم سپیە سەرم سپیە بۆ چونکە ڕێزم لێ ئەجیری لەنێو کۆمەڵگادا بۆش ئیسلام ڕێگا نادات تۆ بێڕێزی بە پیر بکەیت ڕێگا نادات تۆ بێڕێزی بە باپیر و داپیرا بکەیت ڕێگا بەوە نادات تۆ لە خەڵوەتگا بەجێیان بێڵیت ڕێگا بەوە نادات تۆ پێیان بڵێ فەلا تەقل لەهما ئوفین پێیان بڵێ ئۆف دایە بابە ئۆف لە دەستینگۆ بێزارم لە دەستینگۆت فلا تقل لهما أف ولا تنهرهما حتى الرجانادا دنجان بسردا برز بكيتوا وقل لهما قولا كريما بلكو بزوان ترين وشا قولا كريما زوان ترين وشا قفتوغو قسيانا قلابك كبون باسكرن اوان قفتوغو انما وبارا ادن بو قفتوغو بلام خواي قول لك وانا اماجه بواكات ابي بزوان ترين وشا وقفتوغو لقل قوركاني خمان بكين دايكا باوكا بدابيريه بابيريه زە ئەمەیە نیعمەتی ئیسلام و ئەمەیە ئەم شارستانەتی ئەوروپا یاخود ڕۆژئاوا کە حیزبە ئەلمانیەکان هەوڵ ئەدەن کە ئێمە لاسایان بکەینەوە بەخۆشی بێ یان بەناخۆشی و دەرخواردمان ئەدەن بۆی کە وەکو ئەوانمان لێبێت ئەگەر ئەوان بەختەوەربانە واللهی بۆ ئێمەیان نەدەهێنا واللهی ئەگەر ئەوان بەختەوەربانە لێیان ئەستاندین و هەرگیز ڕێگایان نادە ئێمە ئەو شتە بەدەست ئێمە بگات بەڵام بخۆیان بەختەوەر نینە بۆی ئەزان چ ژەهرێکە بۆیشە لە وڵاتەکانی خۆمان خەڵکی پەروەردە ئەکەن بۆ بە عەلمانەتی بوون بۆ نەمانی خێزان و تاک و کۆمەڵگا و پیری و خێزان و لەباربردن و نەمانی لەدایک بوون